دوای ئەوەی کە سکاڵایکی زۆرمان بەدەست گەیشت ئەو سکاڵایەنەمان وەرگرت لە نووسنگەی پەرلەمانی عێراق لە ئۆفیسی خۆمان کارمان بەمانە کرد و بە نەتیجە گەیشتی نام بڕیارانە جارێکتر ئەم دامەزراندە ئەم ناوانەی کە ڕاگەێنراون هەڵەوەشێتەوە سەر لە نوێ ڕائەگەێنرێتەوە بۆچی لەبەرەوەی پێشتر لەسەر ئەساسی ناوچە ناوەکان ڕاگەیاندرابوون باز نەکرابوو هەندێک قەزا هەیە زۆری پێدرابوو هەندێک قەزا هەیە کەمی پێدرابوو بۆیە ئەمە سەر لە نوێ ناوەکان فەرز دەکرێتەوە کەرکووک هەمووی ئەکرێ بە یەک بازنە تۆ ئەتوانی خەڵکی قەزایە بی لەگەڵ خەڵکی قەزایەکی ترە منافسە بکەیت کە ئەمانەش مەسەلەن جیاکردنەوەی ناوەکان بۆ ئەوانی کە پێشکەشیان کردو بە سیفەتەکانی معلم و مدەرس و معلم جامعی کە ژمارەیان دەگاتە نزیکەی 2644 ئەمە جارێکتر ڕاگەێنرێتەوە و دوای ئەوەی کە ڕاگەێنرێ ئەتوانن جارێکتر مدەیە دیاری ئەکرێ ماوەیەک دیاری کرێ ئەتوانن اعتراض بگرن بۆ نمونە ماوەی هەفتەیەک هەموو ئەم پرۆسەیە لە ماوەی مانگێکی ترا یەکلایی ئەکرێتەوە دیسان ئەو ناوانی ڕاگەێنرێنەوە هەر دەرچوویەک کە اعتراضی ئەتوانێت سکاڵا تۆمار بکاتەوە سەبارەت بە وەزیفە ئیداریەکانیش ئەوەی کە علاقی بە نووسەر و پرۆگرام ساز و خزمەتگوزار و شۆفێر و پاسەوان و ئەوانە کە ژماریان نەگاتە 1970 ئەمانەش جارێکتر یا طبعا لە ڕێنماییەکانە ئالیەتی میکانیزمی دامەزراندنی ئەمانەش یەکلایی کراوەتەوە ئێمە پێشنیازی ئەومان کردو لە لیشنەکەمان ئەمانەش بکرێ بە قورعە و نسبەیەک دیاری بکرێ بۆ ئەوانەی کە تەبەڕوعیان کردووە بە زەوی وە زەویەکانیان کراوە بە قوتابخانە و ئێستا وجودی هەیە